باشە بەڕێزان سڵای خۆی پەروەردگار لە هەموو لایەک. بسم الله الرحمن الرحیم الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. ئەمڕۆ بەڕێزان ئاخر بابەت لە بابەتەکانی تەندروستی پزیشکی و حکمە شەرعیەکانی ئەو بابەتانە باسەکەین کە بابەتی بەخشینی ئەندامانی جەستەیە، کە ئەمە بابەتێکی گەرموگوڕە ئێستا لە میدیا و لە سۆشیال میدیا و بابەتێکە ئەپدەیتی زۆرە، چونکە ئێستا ئەمە وەکو عەرزم کردین هەر لە تەکنۆلۆژیای بە مرۆڤبوون و ئەمانەیە. ئەمە یەکێکی ترە لەو بابەتانی کە ئێستا ڕۆژانە قسەی لەسەرەکرێ، گواستنەوەی ئەندامانی جەستا چ لە مرۆڤ خۆیە، چ لە بینی مرۆڤ و مرۆڤێکی ترا، چ لە بینی مرۆڤ و ئاداتێک و ئامێرێکی سناعیە، چ لە بینی مرۆڤ و ئاژەڵێکە. ئەمانە کۆمەڵی بابەتن خەڵکانێکی زۆر پرسیاریان لەسەر دروستەکەن. خاڵی یەکەم بەڕێزان ئەوەیە کە ئێمە لەوە تێبگەین کە مرۆڤ لە نەزەری دینە کائینێکی مکەڕەمە، واتە کائینێکە خوای پەروەردگار وەکو خۆی ئەفەرمێ وەلەقەد کەڕەمنا بەنی ئادەم، ئەفەرمێ ئێمە ڕێزمان لە مرۆڤ گرتووە. مەظاهری ئەم ڕێزگرتنە ئەوەیە کە خوای پەروەردگار بەدەستی خۆی خەڵقی کردووە، هەموو فریشتەکان کڕنووشیان بۆ بردووە و خوای پەروەردگار کردوێتی بە خەلیفە، کردوێتی بە جێنشین لەسەر زەویە و هەرچی ئەم گردونە هەیە لە خولەکی کۆمەڵی خۆر و ئەم زەوی و گردونەیە لە بەرژەوەندی مرۆڤ ئەجوڵێ و خوای پەروەردگار 124,000 پێغەمبەر و ئەو هەموو کتێبە ئاسمانیی بۆ ئەم ئینسانە ڕەوانە کردووە. هەموو ئەمانە تەکریمن بۆ ئەو، هەموو ئەمانە تەفضیلە بۆ ئینسان کە خوای پەروەردگار خەڵقی کردو. خاڵی دووەم شەرع هەرچی شتێک زیان بە جەستەی مرۆڤ بگەیەنێ، بەلایەنی دەرونی بگەیەنێ، بە هەر لایەنێک لە هەستەوەرەکانی مرۆڤ بگەیەنێ لە شەرع قەدەغەکرێەوە حرام. یعنی ئێمە ئێستا هەموو ئەو حرامانەی کە هەن لە عارق، لە مەسەلەن زینا، لە دزی، لە سوو، لە چی هەموو ئەو حرامانە ئەوانن کە زیان بە مرۆڤ ئەگەیەنن لە لایەنێک لە لایەنەکانی بوونیە. ئەنجا لایەنەکەی جەستەییە، داراییەتی، دەرونیەتی، سۆزداریەتی، نەوەکانێتی، هیچ حرامێک نییە. ئەوەی کە خوا فەرمێ لیحل لهم الطیبات کە باسی ئەرکی پێغەمبەر ئەکا کورتێکات و لەم دوو بڕگەیەیە ويحرم عليهم الخبائث، حەڵاڵ و شتە باشەکانیان بۆ بەرجەستە ئەکا، بۆ بەردەست ئەکا و قەدەغەکراوەکان شتە زیان بەخشەکانیان لەسەر حرامەکە. کەواتە ئەمە منطەلەقێکە مەبدەئێکی عامە لەوەی کە ئەیزانین. یەکێکی تر لەو خاڵە بنەڕەتیانی کە بیزانین ئەوەیە ئێمە فەرمان پێکراوین بە شوێن چارەسەری نەخۆشیەکانمانە بگەڕین. ئەو نەخۆشیانە هەرچی بن، ئێمە لە هەر کاتێکە تووشی هەر گرفتێکە بین، هەر کەم ئەندامیەکە بین، لە کارکەوتنی هەر ئەندامێک یا هەستەوەرێکمانە بین، ئێمە لە شەرع فەرمانمان پێکراوە بە شوێن چارەسەری ئەم ئەندامە یا ئەم هەستەوەرەیە بگەڕین. ئەمە بەڕێزان کاتی خۆی عولەما لەسەر ئەم بابەتە یەکێک لەو شتانی جێی داخە ئەوەیە فقهی ئیسلامی و نەزڕەی فوقەها لەم بابەتەیە نەزڕەیەکی قاسیر بووە کاتی خۆی. چۆن یەکێک لەو شتانی زۆر جێی سەرنجە ئەوەیە عولەما عمومەن لە بابی تەداویە وتوانە ئینسان واجب نییە تەداوی بکە، واجب نییە تەداوی بکە. بۆچی واجب نییە تەداوی بکە؟ لەبەرەوەی وتوانە ئینسان عمرێکی دیاری کراوی هەیە و ئەجەلی بەدەست خوای پەروەردگارە و ئەم ئەسبابانە کارێک لەسەر نەتائیج ناکەن کە قەدەرە. لەبەرەوە گوتویانە هەر لەم منزۆرەیشەوە بۆ جاری وا هەیە مەسیجێکی غەڵەتەکە بەوەی کە ئێمە لە بابی ژیانی ژن و مێردایەتیە عولەما کە هاتوون تەصنیفی ئەو بابەتانەیان کردووە کە خەرجی ژن لەسەر پیاوە، گوتویانە چارەسەری ژن لەسەر پیاو نییە. خەڵکێک گەڵێ ئەمانە کە زانایان وایان گوتووە لەو منزۆرەوە گوتویانە کە باری تەندروستی ژنەکە گرنگ نییە، لەو منزۆرە وایان نەگوتووە، بۆ پیاویش هەمان منزوریان هەیە، بۆ پیاوەکە خۆیشی وتویانە واجب نییە بە شوێن چارەسەرا بڕوە، کە مادەم بۆ خۆی واجب نەبێ گوتویانە واجبیش نییە خەرجی خێزانەکەی بکێشێ ئەگەر پێویستی بە چارەسەر بێ. بەس ئەمە هەڵەیە با عولەماش کاتی خۆی زۆریان وایان گوتبێ. ئێمە حەدیثی پێغەمبەرمانەیە صلی الله عليه وسلم کە فەرمێتی عیباد الله تەداووا، فەرمێتی بەندەکانی خوا بە شوێن چارەسەرا بگەڕێن فإن الله لم يضع داء إلا وضع له دواء. ئەمە مەبدەئێکی ترە. مەبدەئێکی تر هەر لەسەر ئەمانە بۆیە عەرزەکەم بۆ یەکو پێشەکیەک بێ بۆ چوونە ناو بابەتەکەوە. ئێمە خاوەندارێتی مرۆڤ بۆ جەستەی خۆی، ئێمە پێی ئەڵێن مرۆڤ خاوەنی جەستەی خۆیەتی، بەڵام خاوەندارێتەکەی پێی ئەڵێن مولکیەتی ئینتیفاع نەک مەنفەعە. فەرقی بینی مولکیەتی ئینتیفاع و مەنفەعە لە چیایە؟ ئێمە ئەڵێن مرۆڤ خاوەنی سوودوەرگرتن و بەکارهێنانی سەرجەم ئەندامانی جەستەی خۆیەتی لەو سنووری شەرع دیاریەکە، بەڵام مالیکی ئەو ئەندامانە نییە. بەو معنایەی من ئەم دەستە، ئەم چاوە، ئەم قاچە ئەمەی کە خوای پەروەردگار خۆم بەکاریان دێنم
و من بژاردەی بەکارهێنانم هەیە. ئیرادەی خوا لە بەکارهێنانی ئەم ئەندامانە ئیرادە شەرعیەکەیەتی ئیرادە کەونیەکەی نییە. بەو معنایی من مولزەم نیم بەوەی کە شێوازێک خوای پەروەردگار وەکو چۆن باڵای پێداوم، جوانی پێداوم، وەکو ئەوی کە خوای پەروەردگار ڕەگەزی پێداوم، نەتەوەی پێداوم، ئەمانە دەستی من نەبووە لە بژاردەکردنیا. بەڵام بەکارهێنانی ئەم ئەندامانی کە پێیداوم بژاردەی پێداوم کە من خۆم چۆن بەکاریان دێنم. کەواتە بەم ئیعتیبارە ئێمە بۆ خۆمان بژاردەی ئەوە ئەکەین کە ئەیکەین. بەڵام لەکوێ؟ بەڵام ئێمە خاوەنی نین، یعنی ئەم دەسا وەکو ئەو پارەیە نییە لە گیرفانما من ئێستا ئەگەر بمەوێ پارەکانم ببەخشم، شەرع ناڵێ بۆ، بەڵام ناتوانم ئەمە ببەخشم چونکە شەرع ئەڵێ من پێم داوی بەکاری بێنی، پێم نەداوی تۆ بیفرۆشی، تۆ بیبەخشی بە کەیفی خۆت. سنووری هەیە و زەوابەتی هەیە بۆ ئەمە. لەبەرەوە ئەمە مەبدەئێکی عامە. ئێمە ئەڵێن مرۆڤ خاوەنی بۆ مافی بەکارهێنانی ئەندامانی جەستەی هەیە، بەڵام خاوەنیان نییە. کاڵێن خاوەنیان نیواتە تەسەڕوفی پێوە ناکە بەبێ مۆڵەت و بەبێ پرسی شەرع نەبێ. باش، سەبارەت بە حکمی تەداویکردن کەی وتوان ئەسڵەن ئینسان وایە کە تەداوی بکە. تەداوی ئینسان ئەگەر نەخۆشیەکی توش بێ و ئەم نەخۆشیە پێویستی بە چارەسەر بێ و چارەسەرەکە باری تەندروستی کەسەکە باش بکە، واجبە تەداوی بکە. ئەگەر تەداوینەکە بە قاتیلی نەفسی خۆی حسێبە. یعنی کەسێک بۆ نمونە شەکرەیەتی بڕوا شەکر بخوا و پارێز نەکە و عیلاج بەکار نێنێ، بەیانی کوشتی زەختی هەیە، بەیانی زەختەکە مەسەلەن کردی بە جەڵدە مرد، بە قاتیلی نەفسی خۆی حسێبە. چونکە ئەم نەخۆشیە قابلی تەداوی بوو، ئەم بەڕێزە تەداوی نەکردو، لەم حاڵەتەیە واجبە. یەکێکە لەو حاڵەتانی کاڵێن باشتر وایە بیکە ئەگەر هاتوو نەخۆشیەکە کوشندە نییە بەڵام زیان بەخشە بەو دەرەجەیە کە ئەگەر ئینسانەکە نیکە جەستەی لاوازە بێ، وەکو پێویست ئەرکەکانی ژانی ڕۆژانی پێدابی ناکرێ، ناتوانێت عیبادەتەکانی بکڵین ئەم نەخۆشیە کە تۆ بە شوێن چارەسەرا ناگەڕی کارێکی باش ناکەی. ئەسڵ وایە بە شوێن چارەسەرا بگەڕی بۆی جەستە و باری تەندروستی خۆت ڕێک بێتەوە. مباحە ئەگەر هاتوو ئەم دوو حاڵەتە نەبوو، یعنی ئێمە نەخۆشین، نەخۆشیەکە لە ڕوولاوازمان ناکا، سستمان ناکا، ئازارمان نییە بە شێوازێک کە بۆ نمونە کاتەکانمان بە فیڕۆ بدا، ئەم نەخۆشیە ئینسان سەرپشکە بۆ خۆی عیلاجێکا یا عیلاجی ناکە. ئاساییە لەم حاڵەتەیە ئینسانەکە سەرپشکە بێ. بۆ نمونە برینێکی بەسیتی هەیە، ئەم برینە بەسیتە ئاساییە ئەکرێتە حەمولیکە، ئەکرێ عیلاجیکە. ئەڵە قەی ناکە ئاساییە من عیلاجی ناکەم، مزاعفاتی نییە برینەکە، کێشەی نییە بۆی کە شتەکە گەشە بکە یا بۆ نمونە زیاد بکە برینەکە نا. یا بۆ نمونە ئەندامێکی جەستەی لە دەست داوە کاری پێویست ناکە، باشە لوتی شکاوە، لوتی خوارە یا لوتی بە شێوازێک ناڕێکە، بۆی هەیە چاکی بکات تۆڵەقی چێک باوا بێ. ئەمە تەداویە، بەڵام کە حەز داکات چاکیکە ئاساییە، شەرع قسەی لەسەری نییە. مەکروهە ئەگەر هاتوو ئینسانەکە عیلاجی کرد مزاعفاتی عیلاجەکە لە خودی نەخۆشیەکە زیاتر بێ، نەخۆشیەکە بەرەو خراپتر بڕوە، ئەو کاتەڵین باش نییە میکە ئەو عیلاجە مەکە. ئمە زۆر جار نەخۆش دکتۆڕڵێ من عملیاتێکە مەڵێ بەڵام عملیاتەکە نیسبەی نەجاحی کەمە، مزاعفاتی زۆرە، لەوانەیە نەخۆشەکە تووشی حاڵەتێکی لەوە خراپتر بێ لە ئەسڵی نەخۆشیەکە خۆی. جاری وا هەیە بە تەئکید نەخۆشیەکە مزاعفاتی عملیات چارەسەر دەرمان زۆر زیاترە لە خودی، ئەو کاتەڵێ حرامە دکتۆرەکە نابێ بیکە، بووی بکە لە کاتێکا کە ئەزانێ ئەم نەخۆشە لەوانەیە بمرێ بەم عملیاتە و نیسبەی فەشەلی عملیاتەکە زۆرە، یا ئەگەر بژی نەخۆشەکە ئیسفادە لە عملیاتەکە ناکە ئەو دکتۆرە ئەو عملیاتی بۆ بکە حرامە، داهاتەکەی حرامە و غەشە لە نەخۆشەکەی ئەکا. ئەسڵ وایە نیکە چونکە دکتۆر نەخۆش ئەمانەتە لە دەستی دکتۆرە. دکتۆر وەکو کەسێکی ئەمین وایە، خیانەتکردن لەم ئەمانەتە ئەوەیە کە تۆ بزانی ئەم کاری تۆ بووی ئەەکەی وەکو پێویستی نییە و چارەسەر نییە، بەڵام هەر پاری لێوەربگری و بیڕوتێنیتەوە. باش، ئەو بەڵگانە چین کە پێمانەڵێن بەخشینی ئەندامانی جەستە شەرعیە. طبعاً بەڵگەکان خاڵی یەکەم ئێمە ئەڵێن لە شەرعە، ئێماڵی ئیسلام سێ ئامانجی سەرەکی هەیە لە بوونە. یەکێک لەوانە طبعاً ئەڵێن حفظی ضەروریاتەکە ئیسلام، ئەو شتانی کە زۆر پێویستن بۆ ژیانی مرۆڤ ئیسلام ئەمانە حفظەکە. ئەو شتانە چین کە زۆر ضەرورن بۆ حیات بۆ ژیانی مرۆڤ کە ئیسلام بیان پارێزێ بە تەسەلسول بە ڕیزبەندی شەش شتن. یەکەم حفظی دین، دووەم حفظی نەفس، سێم حفظی نەسل، چوارم حفظی عرف، پێنجەم حفظی عەقڵ، شەشەم حفظی مال، حەوتەم حفظی ئەمن. بەم تەسەلسولە ئیسلام ئەمانە ضەروریاتن، یعنی ئینسان بێدین ناژی، ئینسان بێجەستە بێ ڕۆح ناژی،
بێعقڵ ناژی بێکەرامەت ناژی بێپاراستنی وەچەکانی ناژی بێپاراستنی ماڵ و سەروەت و سامانی ناتوانێ بژی مەحاڵە. ئێمە بین ئەگەر بمانێ مرۆڤێک بە شێوازێکی تەندروست بژی ئەبێ ئەمانەی بۆ دابین کردن و بۆی بپارێزین. ئەمانە پێوتێ ضروریاتی حیات. لە دوای دین ضرورەتی دووەم کە دینی پارێزی نەفسی ئینسانە. بۆیە حتا عولەما گوتویانە ئینسان ئەگەر کەوتە دووڕێیانی کوفر و ژیانەوە بۆی هەیە ژیانی خۆی هەڵبژێرێ کوفر بکە کافر نابێ. خوای پەروەردگار فەرمێ ئیلا من ئوکریها وقلبه مطمئن بالإیمان. بۆ چونکە نەفسی ئینسان لای خوا زۆر عەزیزە. بۆیە پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم تێکدانی کەعبە لای خوا لە کوشتنی ئینسانێکی مسلمان بەناحەق ئەفەرمێ ئاسانترە. تێکدانی کەعبە قیبلەی مسلمانان ئەفەرمێ بەس خوێنی ئینسانێک نەڕێژێ. بۆیە ئیسلام هاتۆ لە پێناو ئەمەیە چی کردووە؟ هەر شتێک زیان بە مرۆڤ بگەیەنێ ئیسلام وەکو عەرزم کردن حرامی کردووە. من ضمنهم ئینتیحاری حرام کردووە. ئینتیحار واتە خۆ کوشتن. ئینسان نابێ قاتیلی نەفسی خۆی بێ. ئەگەر ئینسان بۆ خۆی کارێکی کرد کە بچێتە ئەم خانەیەوە حرامە کەواتە ئەمە بنەمایەکی سەرەکیە. ئێمە ئەڵێین ئەگەر ئێمە دڵی مرۆڤێکمان هەیە لە کار کەوتووە پێویستمان بە دڵێکە بۆی زەرعەکەین. بە زەرعکردنی دڵێک ژیانی مرۆڤەکە ئەپارێزین. ئەم نەشتەرگەری چاندنی دڵە بۆ ئەم نەخۆشە ضروریاتە یا ضروریات یعنی ضروریات. ئەگەر نەمان کرد ئەگەر نەخۆشەکە ئیمتیناعی کرد لە وەرگرتنی دڵەکە یا دکتۆرەکە بۆی نەکرد یا ئەو قاتیلە یا ئەم بە قاتیلی نەفسی خۆی حسێبە کەواتە ئەما چێتە بابی ضروریاتەوە. خاڵی دووەم ئیسلام لەگەڵ مەبدەئی تەیسیرایە بەڕێزان. مەبدەئی تەیسیر وەتە مەبدەئی ئاسانکاری. ئێوە ئەزانن ئیسلام قەواعیدی کۆنکریتی نییە نە لە تەعاملاتە نە لە عیباداتە حتا لە عەقیدەیشە قەواعیدی کۆنکریتی نییە. چونکە ئێمە چڵەپۆپەی ئیمان کەلیمەی تەوحیدە. ئێستا گوتمان ئینسان ئەگەر بکەوێتە دووڕێیانی ئەوەی مان و نەمانەوە بۆی هەیە کوفر بکا بۆ ئەوەی ژیانی پارێزراو بێ. کەواتە ئەگەر ئێمە لە کەلیمەی تەوحیدا قاعیدەی کۆنکریتیمان نەبێ کە نەتوانین لێی لابین لە خواری ئەوە بە هیچ شتێکمان نییە. ئێمە باسی نوێژمان کردووە. نوێژ خوای پەروەردگار بە مەبدەئی تەیسیرە ڕوا لەگەڵی. لە کاتی سەفەرە خوا ئەفەرمێ کورتی کەتەوە. لە کاتی عوزرە ئەفەرمێ کۆی کەرەوە. بۆ ئافرەتێک بۆ نمونە کاکەوێتە سوڕی مانگانەوە فەرمێ هەرمەیکە. بۆ ئەمە مەبدەئی تەیسیرە. کەواتە ئینسان کە نەخۆشەکەوێ خوای پەروەردگار مەبدەئی تەیسیری لەگەڵ بەکاردێنی ئاسانکاری بۆ ئەکا کۆمەڵێک سنوور کۆمەڵێک شتی قەدەغەکراوی بۆ ئاسانەکە ڕێگەی پێ ئەدا کە بیکە. من ضمنهم ئەم بابەتی گواستنەوەی ئەندامانەیەک لە ئەسڵا مەشروع نییە بەڵام بۆ حاڵەتی چارەسەر شەرع ڕێگەی پێ ئەدا. ئەمە حەدیثەکەی پێغەمبەر صلی الله عليه وسلم کە باسمان کرد کۆمەڵێک قەواعیدی شەرعی ترمان هەیە کە ئەم قەواعیدە شەرعیانە وامان لێ ئەکا و قەناعەتمان بۆ دروستەکە کە بەخشینی ئەندامانی جەستە یا گواستنەوە و چاندن شەرعی بەیەکێک لەوانە ئەضەرەر و یوزال. ئەمە قاعیدەیەکی شەرعیە. زەرەر لە ماڵ لە نەفس باشە لە هەر شتێکە هەبێ ئەبێ بڕوا. ئێمە کازانی ئینسانێکمان هەیە جەستەی بەبوونی ئەندامێکی پەککەوتوو متضررة وأتوانين بوي معالجين أبي أم زررة شارة سر بكري. دوم قاعدة الضرورات تبيح المحظورات. ناچاری حرام حلالك ناچاری حرام حلالك علم تا ئێستا نەگەشتۆتە ئەوە. بەڵام ئەگەر ئێمە ڕۆژێک گەشتینە ئەوە بتوانین دڵی ئاژەڵێ بۆ دڵی مرۆڤ زەرعکەین هیچ ئیشکالێکی تیان نییە. ڕاستە ئەوە لە ڕووی بەهاوە ئەوە مرۆڤ ئەوە ئاژەڵە. بەڵام ئەگەر پاراستنی ژیانی ئەم ئینسانە ئەوەی بوێ ئەو کاتاڵین هیکەین. کەواتە ئەمە قاعیدی ضروراتە. ئێمە گوتومانە ئافرەتێک هەموو جەستەی حرمەیە نابێ پیاو بیبینێ. بەڵام ئەگەر ئافرەتەکە باری تەندروستی کەوتە مەترسیەوە دکتۆرێکی پیاو بووی هەیە بیبینی ئەڵێن بەڵێ بۆ چکە پاراستنی ژیانی لە پاراستنی داوێنی لە شەرع ئەولاترە. ئێمە ژیانیمان بەلاوە مەبەستە. ئەگینا داوێن بەبێ ژیان قیمەتی چییە؟ بەبێ ڕۆح بەبێ مرۆڤ بوون قیمەتی چییە؟ کەواتە ئەمە الضرورات تبيح المحظورات. ئەمە قاعیدەیەکی ترە کە ئێمە ئەیکەین بە بەڵگە بۆ بەخشینی جەستەی مرۆڤ. خاڵێکی تر ارتكاب أخف ضررين لاتقاء أشدهما. إما زور جار أكوين الدورياني دو بجاردي حرامه. كم حراميان هلا بجيرين؟ أو حراميان كعسان ترى أو حراميان كتاواني كم ترى. مروفك لشوينك برسيبه لبرسا بمري وناشار بيبوي غوشتي براز بخوا يا غوشتي مردو بخوا يا غوشتي خوي بخوا. يمالين همو أمانة حراما بلا مردني أم وكشتني أم لو حرامانه قرستره لبروالين غوشتي براز بخوا بو أوي تو بجي. چونکە ناچاری وەکو عەرزم کردن و ئێمە ئەڵێین کردنی یەکێک لە حرامەکان
كعقوبة وتبعاتي كم ترى قاعدة كتير معناها قالين إذا ضاق الأمر اتسع وإذا اتسع ضاق. أما قاعدة يعني شيء يعني هر كاتك إنسان لكاريكا توشي ناراحتي بو شرعي بو فراوانكين كوضعي فراوان بو شرعي بو برتسككينوا مثلا أما حكم شرعية شون أجر شتي لبرتشاو فراوان بوي برتسككينوا أجر برتسك بفراوانكينوا أجر إنسانك توشي ناراحتي بو لكردني عباداته يعني كسك شيء بو سفر كسفرك توشي ناراحتيه بخوي شرع دي ديني بو فراوانك افرمي نوجكان كرت كروا نوجكان كوب كروا افرمي بروجو مبا شرعي بو فراوانكين بو توشي ناراحتي نبي بلام ككوت استراحته ولا مالي خويا وبالي يا والله نوجكان لكاتي خويا بك بجماعه بيك كرتي مكروا كوي مكروا بونيه بروجو نبي شرعي بو تسكبيتوا لبرو اما قاعده اما انسان كان خوشي ابي كبيويستي بغواستنوي انداميكي جستيت يا بخشينيتي اما شرعي بو فراوانك ببي ام قاعده تعاملی لەگەڵاکەی باشە بەڕێزان ئێستا دێمە سەر شێوازەکانی بەخشینی جەستا و شێوازەکانی چاندن خاڵی یەکەم زراعی ذاتی ئێمە جاری وا هەیە کەسەکە کە پێویستی بە بەخشین و چاندنە هەر لە خودی خۆیان پێویستی پێیەتی قژی ڕووتاوەتەوە باشە لە پشتی سەری بۆی وەرەگرین لە پێشی سەری بۆی زەرعەکەی ئەمە زراعی ذاتیە هیچ کێشەی نییە یعنی ئینسانەکە ئەتوانێت بۆ خۆی ئەوەی کە دەرسی ڕابردوو باسمان کرد لە ئیسینساخە ئەگەر خانەیەکی خۆیمان کۆپی کردەوە وەتوانیمان خانەکە گەشە پێ بکەین بۆ ئەوەی جێی ئەندامێکی جەستەی خۆی بگرێتەوە هیچ ئیشکالی نییە و ئەمە کارێکی ڕێگە پێدراوە یا جاری واحەیە پێستی سوتاوە بەشێک لە پێستێکی تر لە شوێنێکی تری جەستەی بۆی وەرەگرینەوە ئەو پێستەی بۆ پینا ئەەکەین دەماری دڵی ژیراوە دەمارێک لە دەستی دەمارێک لە قاچی وەرەگرین بۆی زەرعەکەینەوە ئەمانە زەرعی ذاتین ئەم زەرع ذاتیانە ئەگەر هاتوو ئینسان پێویستی پێی بوو بەڕێزان بە کۆمەڵێک مەرج دروستە خاڵی یەکەم ئەبێ ئەمانە سوودیان لە زیانیان زیاتر بێ ئەگەر زانیمان ئەم ئینسانە زەرعی بۆ ئەەکەین لە جەستەی خۆیە بەڵام لەوانەیە لێکەوتەی زەرعەکە خراپ بێ ئەو کاتە نابێ بۆی بکە ئەگەر لە خودی زەرەکە زیاتر بوو نابێ زەرعەکەی بۆ بگرێ خاڵی دووەم ئێمە ئەڵێین ئەبێ ئەو ئەندامی کە پێویستمان پێیەتی بۆ حاڵەتی چارەسەر بێ یعنی حاڵەتی ناچاریمان هەیە ئێمە بەس بۆ جوانکاری بۆی نییە بیکە ئێستا گرفتی زۆری ئێمە لەم بابەتانەیە لە جوانکاریایە کەسەکە لوتی عیبی نییە بەڵام لێ دەستکاری لوتیەکە تەجمیلە ئەمە بۆی نییە دەستکاری بکە کەواتە ئێمە ئەڵێین ئەبێ ئەو حاڵەتی عیلاجی کە بۆ خۆی ئەکرێ نەچێتە حاڵەتی تەجمیلەوە و ئینەما تەطبیب بێ واتە چارەسەر بێ پزیشکی بێ جوانکاری نەبێ بۆ نەخۆشکە جوانکاری بێ بۆی نییە با ئیسفادەیش لە ئەندامێکی دەرەکینەکە کەواتە ئێمە ئەڵێین بەم مەرجانە ئینسان ئەگەر هاتوو بۆ خۆی تووشی نەخۆشی بوو لە خودی خۆیە ئەمانتوانی بە گواستنەوەی بەشێک لە لەشی خۆی بۆ بەشەکەی تری پێست بێ خانە بێ خڕۆکە بێ بۆ نمونە هەرچی بێ کە تۆ ئەزانی پێویستی پێێتی مادەم لە لەشی خۆیەتی پێویستمان بە دەرەوەی ئەوە نییە بەم مەرجانە ئەتوانین بۆی بکەین شێوازی دووەم بەڕێزان شێوازی دووەم وەرگرتنی خانە یا ئەندامێک لە جەستەی مرۆڤێکی تر و چاندنی لە جەستەی کەسی نەخۆشە یا لە ئاژەڵێک بۆ جەستەی مرۆڤ ئەمانە کۆمەڵێک مەرجیتیا یەکەم کەسی بەخشەر ئەبێ کەسێکی عاقڵ و بالغ بێ و وەرگریش هەروە بێ یعنی ئەهلیەتی ئیجازەیان هەبێ تۆ بێ پرسی پێ بکەی بڵێ تو ئامادەی ئەم ئەندامە ببەخشی ئەگەر ئەو مناڵێک بێ ئەهلیەتی تەبەڕوعی نییە ناتوانانی هی مناڵێک بگوازیتەوە بەرپرسیارەتی ئێمە چۆن پاری مناڵ نەک جەستەی پاری مناڵ لە بانکێکە هەڵەگرین پێڵێن قاسیرین ئەو مناڵانە کە خۆیان گەورەنین پارەکانی ئەی جۆن جەستەیان ناپارێزین مناڵ مادەم خۆی ئەهلیەتی بەخشینی نییە ئێمە ناتوانین نە باوکی نە دایکی نە برای کەس ناتوانێت بڕوا بەبێ پرسی ئەندامێکی جەستەی وەربگرێ و زەرعی کا لە کەسێکی ترە حتا ئەگەر گریمان مزاعفاتێکی کەمیشیە و بۆ نمونە وەرگرتنی بەشێک لە جگەری بۆ ئەوی زەرعی کەینەوە لە دایکە بۆی زەرعی کەینەوە لە کەسێکی تری ئەندامانی خێزانەکەیە ناتوانین بیکی حتا مناڵەکە خۆی عاقیل بالغ بەخشەر نەبێ و ئەهلیەتی قانونی نەبێ بۆ ئەوەی کە بڵێ ئەبەخشم کەسی بەرامبەریش ئەگەر هاتوو بۆ خۆی ضرور بوو و ئەمرد ئەگەر بۆمان نەکرد ئەو کاتە ئەهلیەتی ئەو وەرناگیرێت کەسی وەرگر بۆ نمونە مناڵێکمان هەیە حاڵەتێکی توش بووە مناڵەکە ئەهلیەتی نییە ئیجازە بدا بڵین با ئەندامێکیت بۆ بێنین بۆی نەمری ناکرێ بڵین وڵا ئەمە ئەبێ خۆی ئیجازە بدا ئەمە ئەگەر ئیجازە بدا ئەمرێ کەواتە ئەیکەین بۆ ئەم بەڵام کەسی بەخشەر لە هەموو کاتێکا خۆ ئەگەر کەسی پێبەخشراویش وەرگر خۆی عاقڵ و بالغ بۆ بە ئیجازی خۆی بیکە بە ئیجازی خۆی نەکا بش برێت و ناتوانانی بە زۆر بۆی بکەیت با بمرێ بە قاتیلی نەفسی خۆی حسێبە بەس تۆ ناتوانانی بە زۆر بڵێ ئیلا بۆ یەکەم خاڵی دووەم
نابێ ئێمە حاڵەتی بەخشینەکە زەرەری گەورەتر دروستکە. بۆ نمونە کەسێک خۆی هەردڵی هەیە لێ وڵا دڵم بن بە باوکم بە دایکم بە خێزانەکەم ئەی خۆت ئەو زەرەرێکی گەورەتر دروستەکە. ئەو نەخۆشە هەر متەوەقع بمرێ لە حاڵەتی گواستنەوەی دڵەکەیشە احتیمالی فەشەری عملیاتەکە زۆرە، بەس تۆ هیچ مشکلت نییە. ئەمە مزاعفاتی بەخشینەکە زیاتر شەریع قبوڵی ناکە. یا بۆ نمونە سیەکان، ئینسانێک بێ بڵێ من سیەکانمە بەخشم بە کەسێکی تر ناتوانی بژیتەوە و ژیانی ئەو لە پێش ژیانی تۆوە نییە. ئەگەر چی بۆ نمونە تۆ لەوانەیە خۆت حەزکەی بەس شەرع ڕێگە بەم حەزە نادا، یا نەقلی دەماغ ئەگەر ممکن بێ نەقڵ بکرێ، ئەمانە ناکرێ نەقڵ بکرێ. یا چاو بۆ نمونە، ئەو چاوێکی نییە تۆ ئەو کاتە تۆ چاوت نابێ، ناتوانی ئەمانە ببەخشی، چونکە ئەمانە ئەندامێکی جەستەی مرۆڤەکە پێی تەشوی هەبێ. ئەو کاتە مرۆڤی من ناکرێت دەستی مرۆڤێک ببڕمەوە زەرعی کەم لە کەسێکی ترە لە ئیمکانیەتی وەرگرتنیشە، چونکە ناکرێت مرۆڤ بێ دەست بێ، ئەمە تەشوی هەبووە ئەم ئینسانە کەواتە نابێ ئەوانی لێ دروست بێ. خاڵێککە نابێ گواستنەوەکە مجرد بۆ جوانکاری بێ، ئەوتوان لە کەسێکی بەتەنیا خۆی شابێ نابێ. خاڵێککە نابێ بە شێوازێک بێ کەرامەتی ئینسان بڕوشێنێ، وەکو مەسەلەی فرۆشتنی ئەندامانی جەستە بە هیچ شێوازێک بەڕێزان، گورچیلە بێ، دڵ بێ، بەشێکی جگەر بێ، هەرچی بێ، یەک خانی بچووکی مرۆڤ بە 1 ملیارد دلار حرام بفرۆشتێ. مرۆڤ نابێ بکرێ بە کاڵات بۆ کڕین و فرۆشتن بە هیچ شێوازێک، شەرع ڕێگەی پێ نادا ئیلا تاکە ڕێگە بەخشینە. ئەگەر هاتوو کەسی پێبەخشرا و وەرگر هیچ عیلاجێکی نەبێ و ژیانی لە دووڕێیانی مان و نەمانە بێ، ئەو کات ئەگەر تەنها بە پارە دەسی بکەوێ بۆ ئەم شەرعیە وەری بگرێ و بیشی کڕێ، بەس بۆ بەخشەرەکە حرامە ئەو پارەی کە وەرێگرێ. وەکو چی وایە؟ وەکو حاڵەتی بەرتیل وایە. ئێماڵین بەرتیل حرامە لە ئەساسا، بەڵام ئەگەر ئێمە ناچار بکرین بە پێدانی بەرتیل، من حەقێکی مەشروعی خۆم هەیە لە دائیرەیەکە، کابرای مۆزەف بۆم ناکە، فێری بەرتیلیان کردووە. باش ئەگەر بە شوێنیانە چم حەقەکەم ئەڕوا، بەرتیلی ئەدەمێ بۆ من شەرعیە، بۆ ئەو حرامە. ئەم بەخشینەش وایە ئێمە مەفروزە ئەم بەڕێزە ئەو ئەندامەی جەستەیمان بەبەخشین پێ بدا کە پێمان نادا بە پارە نەبێ و ئێمە ناچارین بکڕین، بۆ ئێمە حەڵاڵە، بەس بۆ ئەو حرامە ئەو پارەیە، بۆی نییە بفرۆشێ. باشە بەڕێزان، بەڵام هەر بەخشینێک لە دەرەوەی گرێبەست، لە دەرەوەی مامەڵە و ڕێکەوتن دروستە. بۆ نمونە ئێمە ئازاینم کەسە گورچیلەیەکمانەداتێ تووشی مزاعفاتە بێ، پەکی ئەکەوێ، 2 3 مانگ لە ماڵەوە ئەکەوێ، پێویستەکە بە کۆمەڵێک عیلاج خۆمانەچین کاڵین کاکە تۆ ئەم پیاوەتی لەگەڵ ئێماکە ئەمە 10 ملیۆن دینار خەرجیکە لەو ماوەی کە لە ماڵەوەی لە بری مەصرف بەبێ عقد بەبێ داوا. ئێمە خۆمان وەکو مەسەلەی قەرز، ئێمە ئەگەر کەسێک قەرزمان بداتێ بە مەرجی ئەوەی دوایی پارەی بدەینەوە بە زیاد، ئەمە سووە، بەڵام خۆمان زیادی بۆ بەرین بەبێ ئەوەی ئەو باسیکە، ئەمە حەڵاڵە. ئەمەش وایە کەواتە نابێ ئەم بابەتە لەسەر بنەمای ڕوشاندنی کەرامەتی مرۆڤ و بە کاڵاکردنی جەستەی مرۆڤەکان بێ، ئەبێ خازع نەبێ بۆ کڕین و فرۆشتن. خاڵێکی تر ئەبێ مەسەلەی گواستنەوەی ئەندامەکە تاکە ڕێگە چارە بێ بۆ پاراستنی ژیانی کەسی بەرامبەر، یا چارەسەرکردنی ئەو حاڵەتە ناجێگیرەی کە تێی کەوتووە. ئەگەر بە وەسیلەی تر ئەمانتوانی بیپارێزین، بۆ نمونە ئەگەر ئەندامی سناعیمان توانی دروستکەین، ئەو کاتە پێویست ناکە ئەندامی جەستەی مرۆڤێکی تر بەرین ئەم کەم ئەندام بکەین بۆی ئەو چاکەینەوە. خاڵێکی تر ئەمە ئەبێ بینا لەسەر ڕەئی ئەهلی خیبرە بێ، واتە لیژنی طبی مختص بڕیاری دەربارەبە، نەک پزیشکێک بەتەنیا. خاڵێکی تر ئەبێ کەسی بەخشەر و کەسی پێبەخشرا و دکتۆرەکان بە وردی هەموو لێکەوتەی ئەم عملیاتە و مضاعفاتی عملیاتەکەیان پێ بڵێن، بۆی تۆ ئەگەر ئەم حاڵەتە ئەم گورچی لێ وەربگری یا ببەخشی چیت لێ دێ، ژیانت چۆن ئەگوزەرێنی، باشە پێویستت بە عیلاجە بێ مەدەل حەیات، وەلحاصڵ وردەکانی هەمی پێ بڵێ، بۆی ئەو لەسەر بنەمای بەرچاوڕوونی بڕیار بدا. نەک تۆ تەنها لەبەرەوەی کە تۆ پارەی لێ وەربگری هیچ بە نەخۆشەکە ناڵی باسی مزاعفات ناکەی، دوایی پێڵی ئەڵێ وەڵا کاکە مزاعفاتانەی هەیە، خۆ بای خۆ بوزانایە، تۆ دکتۆری، تۆ واجبی تۆی پێی بڵێ، واجبی ئەو سنتەرەیە ئەم نەخۆشە کە ئەم عملیاتە ئەکا هەرچی مزاعفاتێک، نەک ئەوەی لە دوای عملیاتەکەەوەی لە مستقبلی شەڕوو ئەدا پێی بڵێ. بۆ نمونە پێی بڵێ تۆ لە مستقبلیا پیاوەتی لە دەست ئەدەی، مستقبل نەزۆکە بی، مستقبل بەسەرەن ئەمانە بۆ تۆ دروستە بێ، بۆی ئەم نەخۆشانە دواتر کێشەیان بۆ دروست نەبێ و دواتر ئێمە نەڵین فێڵیان لێکراوە. ئەمە واجبی دکتۆر و سنتەرەکانە پێیان بڵێن. خاڵێکی کە ئەو ئەندامی کە ئەگوازرێتەوە لە کەسێک بۆ کەسێکی تر، نابێ ئەو ئەندامە سێکسیانە بن کە خانە سێکسیەکانە گوازنەوە، وەکو هێلکەدان، چونکە هێلکەدان و گون ئەم دوانێت لە دوای گواستنەوەیشان ئیفرازی هۆرمۆناتەکەن.
و ئیفرازی ئەو خانانە ئەکەن کە دواتر مناڵی لێ پێک دێ گواستنەوەی ئەمانە وەگەڵ وایە تۆ ئێمە گوتمان گواستنەوەی سپێرمێک لە پیاوێکەوە بۆ ئافرەتێک کە پێی ناشێ تەسویری ناڵی زینایە بەستوان هەمان سوورەی زینا ئەدا ئەگەر سپێرمەکە نا هەر مەعمەلی سپێرمەکە بکەیتە بگوازیتەوە بۆ پیاوێکە بە نامەحرەمی لەگەڵ ئەو ژنەیە جووتە بێ یا هێلکەدانی ئافرەتێکە من پیاوە ناشێ و دوای ئەمە ئیفرازی هێلکەکە ئەمانە بەڕێزان ڕێگە پێدراونین و ئەمانە کاری ناشەرعین بەڵام ڕەحم وانە ڕەحمەتوانین زەرعەکەین چونکە ڕەحم حازینەیە ڕەحم تەنها ژینگەیەکە بۆ وەرگرتنی مناڵ ئەتوانین ڕەحمی ئافرەتێکی بێگانە بێنین بۆ ئافرەتێکی زەرعەکەین ئەگەر ڕەحمی سڵاعی مەسەلەن دروست بێ ئەتوانین کە لە ئێستایا بوونی نییە چونکە ڕەحم ناقیل نییە ڕەحم خۆی بۆ خۆی سەرچاوی ئیفرازی هێلکە نییە و ئینەما حازینەیە لەبەرەوە ئەو ئیشکال دروست ناکە یەکێکی تر لەو خاڵانە بەڕێزان ئەوەیە ئێمە ئەڵێین ئەندامەکان ئەندامە سێکسیەکانی مرۆڤ ئەوەی کە لە شەرعەت وتی عەورەی مغەلڵەظ واتە ئەندامی نێرینەی پیاو لەگەڵ ئەندامی مێینەی ژن ئەمانە ناکرێت بە هیچ شێوازێک زەرع بکرێن باشە حتا سناعیش بن نابێت زەرع بکرێن بۆ چونکە هیچ حاجەیەک ئێمە گوتومانەم حاڵەتە بۆ حاڵەتی ضرورەت ڕێگەی پێ هیچ ضرورەتێک نییە لەوەی کە تۆ داوێنی ئافرەت زەرعێکی بۆ ئافرەتێکی تر یا ئەندامی نێرینەی پیاو حتا سناعیش بن زەرعیان کەی چونکە ئەمانە ڕێگە پێنەدراون لە شەرعە و ناشنە خانی ضروریاتەوە و ئینەما تەحسینیات و کەمالیاتن شەرع بۆ ئەم بابەتانە ڕێگە نادا چکە و کاتە تۆ بێ ئەم ئەندامە ببینی و ئەبێ داوێنی ئەم ئافرەتە کەشفکەی و ئەبێ بۆ چەند جارێک نەشتەرگەری بۆ بکرێت تەحسیناتی بۆ بکرێت تەداوی بۆ بکرێت بەبێ ئەوەی ضرورەتێک هەبێ بۆ چاندنی ئەم ئەندامانە کەواتە نابێ ئەو ئەندامانە نەقڵ پێ بکرێت خاڵی کیتر ئەوەیە بەڕێزان ئەبێ ئەو شوێنانە لە حکوومەت مەرکەزی تایبەتی هەبێ بووی ئەمانە ناکرێت لە سنتەری ئەهلی و شوێنی بازرگانیا بکرێن بۆ چونکە ئەمانە زۆر بەترسیدارن و احتیمالە بەوەی کە هەتاوەکو کەسێک بە شێوازێکی شەرعی ئەمە ئەکاوەگەوەی ئێستا لە هەندستانە ئەگوزارێ کە ئەبیسین هەموو جارێک نەخۆش توە گورچیلیان دەرهێناوە ئەو خەستەخانە تایبەتانی کە ئەکرێنەوە زۆر احتیمالە بە بازرگانی بکرێن ئەندامی جەستەی مرۆڤی تیا دەربهێنێەوە بفرۆشتێت لەبەرەوە ئەمە ڕێگە پێدراو نییە خاڵێکی کە ئێمە ئەڵێن لەم بابەتەیە لە گواستنەوەی ئەندامە مەسەلەی کوفر و ئیمان فەرق ناکە بەس لە دڵانە بێ کوفر و ئیمان واتە ئێمە پێویستمان بە جگەری کەسێک بێ بڵین وڵا ئەوە کافرە و ئەمە موسڵمانە پێویستی پێی ئیدین هیچ مشکلی نییە بەس دڵ ئەگەر دڵ وەلو تا ئێستا ئەم بابەتە بابەتێکی چۆن دەڵێ لەژێر بەحس و دراسەیە ئەوەی کە ئێمە وەکو موسڵمان ئەیزانین بەپێی دەقەکانی قورئان دڵ تەنها ترومپای خوێن نییە وإنما دڵ خانەکانی دڵ خانەی حافظن خەلایە حافظەیان تایە بالضبط وەکو دەماغ بۆیە خوای پەروەردگارە فەرمی ئەم لەهم قلوب لا يعقلون بها باشە ئەگەر دڵی کافرێکمان نەقڵ کرد گواستمانەوە بۆ ئینسانێکی ئیماندار ئەگەر کوفرەکەی لەگەڵا نەقڵ بوو ئەو کاتە هەمان ئەو فتوایە لێرەشا دووبارە ئەبێتەوە ئایا ئەمە ژیانی بپارێزین یا دینی بپارێزین واگەر ناچار بووین بۆ پاراستنی ژیانی دینی لەدەست بدا دروستە یا دروست نییە والله أعلم دروست نییە بۆ چکە لە حاڵەتی یەکەمە لە دەستدانی دینەکەی کاتیە ئەوەی کە زۆری لێ ئەکەن کوفر بکە کوفرەکەی کاتیە کە زۆرەکە لاچوو موسڵمانە و لە ناخی خۆیان بەس ئەم هەر بە دڵ کافر ئەبێ کەواتە لەم مۆزوعەیە مەسەلەی دڵ ئەبێ هەڵوێستەی لەسەر بکرێ و دراساتی جددی زیاتری لەسەر بکرێ ئەگەر هاتوو ئیسپات بوو بەوەی کە ئەو کەسانی چکە ئەوەی کە ئێتا ئێستا کراوە ئەوە سەلمێنراوە کە گواستنەوەی دڵ تیباعی ئینسانی بەخشەر بۆ پێ بەخشراوە گوازێتەوە ئەوە مسلماتە لە ئێستاە بەوەی کە ئەم کەسانی کە بۆ نمونە ئەگەر بەیانی دڵی من بی بە کەسێکی تر ئەم میولانی کە من هەمە لە ژیانی خۆمە حەزی خوێندنەوەیە حەزی مۆسیقایە حەزی مەلەکردنە بۆ نمونە هەندێک تایبەتمەندیەکانی ژیانی خۆمە بۆ کەسی پێبەخشراوە هەمان ئەم تباعانە ئەگوازرێتەوە کەسێ دڵی کەسێکیان بۆ گواستۆتەوە خۆی کەسەکە وەکو کەسێکی بەتوانە لە بوارێکە بە بەهرە نەیبووە کە بۆیان گواستۆتەوە بەهرەمەند بووە لەو بوارەیە دوای وتوانە وڵا کەسی بەخشەر ئەو بەهرەیی هەبووە لەبەرەوە ئەم حاڵەتە هەڵوێستەی ئەبێ لەسەر بکرێ بە تەئکید یەکێکە لە شێوازەکانی بەڕێزان ئەوەیە ئەگەر هاتوو ئێمە توانیمان ئەندامی سناعی دروست بکەین و بەخشینی پێ بکەین طبعا ئەندامی سناعی غەیری ئەوەی کە عەرزم کردن ئەندامی نێرینە و مێینە هەر ئەندامێکی تری سناعی دروست بێ جێی ئەندامەکانی جەستە بگرێتەوە وەکو ئێستا دەسمان هەیە قاچمان هەیە هیچ مشکلی شەرعی لەوانەیە دروست نابێ کەواتە ئەوانە دروستن ئەگەر سناعی بن یەکێکی تر لە شێوازەکان لە بینی مرۆڤ و ئاژەڵا بەڕێزان بە تایبەتی و حیوانانی کە
ئێمە پێی ئەڵین نەجیس العینن گۆشتیان ناخورێ وار حرام وەکو سەگ و بەراز ئەمانە بەس بۆ حاڵەتی ناچاری زۆر و ئەگەر هات و هیچ بەدینیان نەبوو ڕێگە پێدراوە بەوەی ئەمانە بگوازرێنەوە دەمارێک مەسەرەن لە بەرازەوە بگوازرێتەوە بۆ نمونە نەسیجێک لە بەرازەوە بگوازرێتەوە ئەندامێک بەڵام بە مەرجێک غەیری بەراز بەدینمان نەبێ و ئینسانەکە لە دووڕێیانی مان و نەمانابێ ئەو کاتاڵین گواستنەوەی ئەوانش بۆ ئینسان دروستە باش وەلو ئێستا مەشاکلی زۆرە خۆتان نەزانن چونکە بە حکمی جیاوازی پێکاتەکەمانەوە جسمی ئینسان ڕەفزی ئەو ئەنسیجە حیوانیانە ئەکاتەوە و ئەم حیوانانە زۆرێکیان معەڕەزن بۆ توشبوون بە کۆمەڵێ نەخۆشی ڤایرۆسی ئەگەر ئەو نەخۆشیە ڤایرۆسانە بگوازرێنەوە بۆ مرۆڤەکە زۆر کوشندە ئەبن بەڵام ئەگەر هەر هیچ ناچار بووین هیچ بەدیلێکی کەمان نەبوو کاتاڵین بەڵێ ڕێگە پێدراوە بگوازرێنەوە خاڵی پێنجام کە ئەمە زۆر ئێستا گرنگە و مەثاری بەحسە مەسەلەی گواستنەوەی ئەندامی مردوو بۆ زین و ئەو کەسانی کە تووشی مەوتی ئەکلینیکیە بن حاڵەتی مەوتی سەریری ئەبن باشە ئێمە تا چەند ئەتوانین یەکەم جیهازی ئینعاشەکانیان لەسەر هەڵبگرین و دووەم تا چەند لەو حاڵەتی غەیبوبەیە لەو حاڵەتی کۆمایەیە ئێمە ئیسفادە لە ئەندامانی جستەیان بکەین بۆ خەڵکێکی تر وەکو مەسەلەی مردنی مێشک لەو حاڵەتانەیە ئایا ئێمە ئەتوانین ئەو ئەندامانی جستەیان وەربگرین یان نابەڕێزان طبعا ئەمە خاڵی یەکەم ئێمە ئەڵێن لابردنی ئەچیزەکان دروستە بە مەرجێ سێ دکتۆری پسپۆر لەو بارەیە و دیندار لەو بارەیە پێمان بڵێن کە زیندووبوونەوەی مێشکی ئەم نەخۆشە احتیمالێکی زۆر ضعیف یانە قەبیلی معجزەیە یعنی پێمان بڵێن ئەم نەخۆشە بەپێی ئەو فحوسانی ئەو تەحلیلاتانی کە ئەکرێ بۆی بزانین مەودای جستەی لەگەڵ مێشکی تا چەند ئیستیجابە و ڕەبط لە بەینیانە ماوە باش ئەم فەحسانی بۆ بکرێت کە دەرکەوت مێشکی هیچ ڕەبتێکی نەماوە و خانەکانی مێشکی هیچ ئیعازێک نادەن باشە ئەو کاتە و دڵنیا بووین لەوەی کە ئەمە ئومێدی گەڕانەوەی نییە ئەتوانین جیهازی ئینعاشەکان لەسەر ئەم نەخۆشانە هەڵبگری کەواتە ئەمە بەنسبەت حکمی جیهازەکانەوە زۆر کە زۆر پرسیارەکە دکتۆر نابێ بە کەسوکاری نەخۆش بڵێ ئێوە ئەڵێن چی ئەو بڕیاری تۆیە ئەم نەخۆشە مردووە یان نەمردووە لێدانی دڵ هاتن و چووی هەناسا ئەمانە کۆمەڵی مەسەلەی میکانیکین تعبیر ناکەن لە حیات ئینسان ئەم ئینسانەکە هەستی نەماوە باشە کە هەست بە ئازار کاردانەوەی نییە بەرامبەر بە کاریگەریە دەرێکەکانی خۆی کەواتە ئەم نەخۆشە بە مردوو حسێبە باش کەواتە کە بە مردوو حسێبە ئێمە ئەڵین لادانی کۆمەڵێک سوودی هەیە یەکەم ئەو جیهازی ئینعاشانە لەوانەیە گەنجێک پێویستی پێی بێ کە ئومێدی گەڕانەوەی بۆ ژیان زۆر لەم زیاتر بێ دووەم کولفەیەکی زۆر لەسەر کەسوکاری نەخۆش دروستەکە ئێستا مانەوەی هەر نەخۆشێک لەژێر ئەم جیهازانەیە شەوی بەلای کەمەوە لە خستخانەیەکی خێرخوازیشە لە 500,000 دینار کەمتر نییە دەڕۆژ 5 ملیۆن دینارەکە 20 ڕۆژ ئەکاتە یەک دەفتەر چاچەند کەسوکاری ئەم بێجگە ئەمە لە دەرمان و لە عیلاج و لە کۆمەڵێک مەسائلی تر خۆ تۆ ناکرێت لە پێناو پاراستنی ژیانێکە خانەوادەیەک بقیتە سەر ساجی عەلی لە کاتێکا تۆ ئەیزانی یعنی مەیئوسمین هو حاڵەتەکە بێهیوا بووین لەوەی کە ئەم نەخۆشە بگەڕێتەوە ژیان جارێکی تر کەواتە ئەمە خاڵێک کە ئێمە گرنگە ئاگامان لێ بێ بەڕێزان لەبەرەوە بلابردنی جیهازەکان بۆ ئەم حاڵەتانە ئێمە گوتومانە دروستە بۆ ئەوەی تووشی ئەو گرفتە نەبی بەڵام مەرجی یەکەم ئەبێ ئێمە دڵنیابین لە مردنی کەسەکە لە ڕووی شەرعیەوە و لە ڕووی طبیەوە یعنی تۆ طبیبێک بتوانی بە من بڵێ مردووە بەڵام بڵێ وەڵانە احتیمالی ژیانی هەیە و لەوانەیە مێشکی بکەوێتەوە کار تا ئەم احتیمالانە بە نیسبەیەک ما بێتن ناتوانین دەستکاری لەشەی ئەو نەخۆشە بکەین خاڵی دووەم ئەبێ ضرور بین بە گواستنەوەی ئەو ئەندامی جستەی مرۆڤە ئەگەر ضرور نەبێت دەستکاری جستەی ناکەی بۆ چکە بەڕێزان پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەفەرمێ حرمەت المەیت كحرمته حيا ئەفەرمێ ئینسانی ئیماندار بە زیندویی چەند حرمەتی هەیە بە مردووی ئەو نەحرمەتی هەیە حتا بۆیە حرامە پێبنی بە قەبرەکەیە یا لەسەر قەبرەکەی دابنیشی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمیەتی لئن يجلس أحدكم على جمرة فينفذ إلى بدنه خير له من أن يجلس على قبر فەرمیەتی کەسێک لە ئێوە لەسەر پشکۆیەک دابنیشێ پشکۆکە لاشەی بسووتێنێ پشکۆکە بچێتە سەر پێستی فەرمیەتی ئەوە باشترێکە بۆ ئەوەی لەسەر قەبرێک دابنیشێ و بۆیە حتا غەیبەتکردنی مردوو جوێن پێدانی باسکردنی خراپەکانی حرامە لە شەرعا پێغەمبەری خوا فەرمیەتی ئوذکوروا مەحاسین مەوتاکم فەرمیەتی باشەی مردووەکانتان بڵێ غەیبەتیان مەکەن بۆ کەواتە ئەمە ئەم ئینسانە بە مردوویش محتەرەمە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم
جەنازەیەک بەلایە تێپەڕی هەڵسا لەبەری سەحابەکان گوتیان یا رسول الله إنها ليهودي وتیان ئەی پێغەمبەری خوا ئەوە جەنازەی جوولەکە بوو پێغەمبەری خوا فەرمی ئەلەیست نەفسەن فەرمی مەگەر مرۆڤ نەبوو مرۆڤ نییە بە مردوویش مرۆڤ محتەرەمە نەک بزی یعنی جەنازەی جوولەکەیەک نەک بە زیندوی بە مردوویش پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بە شایانی ئەوەی ئەبینی هەڵسێ لەبەری کە پێغەمبەرێکە کە ئەو بە دینی ئەم کافرە معتەقید نییە بە دینی ئەم بەس هەڵەسێ لەبەری پێغەمبەری خوا کە هەستا سەحابەکە گوتیانی جوولەکەی وتیان نەک پێغەمبەر نەزانێ پێغەمبەری خوا ئەیزانی جوولەکەیە بەڵام فەرمی ئەلەیست نەفسەن فەرمی مەگەر مرۆڤ نەبووە کەواتە بە مردوویش بەڕێزان لاشەی ئینسان لە دینە پارێزراوە و حورمەتی خۆی هەیە خاڵی ئەخیر ئەڵێن ئەو کەسەی کە ئەندامەکەی ئەگوازیتەوە کە مردووە ئەبێ پێشمردنی خۆی وەسیەتی کردبێ وەسیەت نەکات تۆ ناتوانی بیبەخشی چونکە وەکو عەرزم کردن ئێمە بەبێ وەسیەت ناتوانین دەستکاری هیچ شتێکی مردووەکان بکەین لە پاش ئەوەی ژیان جێدێڵن ئەبێ خۆی بڵێ ئەگەر من مردم لاشەم وەقف بێ ئەم حاڵەتە پێش هاتین ئەگەر خۆی وەسیەتی کردبوو کە کارێکی خەیرەوە کارێکی گەورەیە بەڕێزان ئەو کاتە بۆمان هەیە ئەندامەکەی بگوازینەوە یعنی ئەمە زۆر کەس لێ بێ ئاگایە ئەوەی کە خوای پەروەردگارە فەرمی من قتل نفسا كأنما قتل الناس جميعا ومن أحياها فكأنما أحيا چەند خۆشە ئێمە لە دوای مردنیشمان بتوانین ژیانی خەڵک بپارێزین خۆ ئەم جەستەی تۆ دڵ مەسەلەن مێشک جگار گورچیلا سی سپڵ دوای چەند ڕۆژێک ئەرزێ بەهایەکی نییە بۆ قبر بۆ تۆ دوای ئەوە بەزەگەر ئەمانە خەڵکێک ئەقل خۆ ئەگەر خەڵکی سوودی لێنە بێنە خۆ لەوانەیە ئێمە بکەوین ئاوە هەرکەس نەمان دۆزێتەوە لەوانەیە تەقینەوەیەکمان پێ بتەقێتەوە پارچەی ساغمان لەوانەیە بە سانتیمەتر قیاس بکرێ بەس خۆ ئێمە لەسەر نیەتەکەمان مەجوودین ئەگەر ئەو وەسیەتەمان کردبێ خەڵکێک مستەفید بێ لە لاشەکانی ئێمە دوای مردنمان ئەمە کارێکی گەورە ئەەکەین هەم بۆ قیامەتی خۆمان هەم بۆ دنیای ئەو خەڵکانش کە لەوانەیە ئەو ئەندامەی جەستەی ئێمە ببێ بەمایی پاراستنی ژیانی ئەوان باشە بەڕێزان خاڵی کۆتایی گواستنەوەی خانە یا گواستنەوەی ئەندامێکی جەستا لە مناڵەکانەوە لەوەی کە دەرسی ڕابردوو قسەمان لەسەر کرد و ڕابردووتریش هەم لە مناڵی بلووری هەم لە کۆپیکردنەوەی مرۆڤ کەوتمان ئەمانە بۆچی کۆپیکردنەوەی مرۆڤ ئیشان لەسەرەکە بە مەبەستی دەستکەوتنی ئەو خانە سەرەتاییانەی کە ئەکرێ ئاراستە بکرێن ببن بە ئەندام عولەما گوتویانە سوود وەرگرتن لە خانە سەرەتاییەکانی ئەو مناڵە نابەکامانە دروستە بەڵام بەچی بە مەرجێک ئەمانە بۆ خۆیان لە حاڵەتی لە بارچوونی ئاسایی یا لە بارچوونی پێشوەختە یا لە بارچوونی پێویستە لەبار برابێتن نەک ئەمانە ڕێگە ببوونیان بدرێ دواتر لەبار ببرێن بە مەبەستی ئەوەی ئەندامەکانیان بەکاربێ بەڵام ئەگەر حاڵەتی لە بارچوونەکە تۆ جاری وهەیە ژیانی دایکەکەی لە مەترسیای ناچاری مناڵەکە لە باربەری و لەوانەیە پێویستیشی بە خانەکانی لەشی بێ مناڵەکە هەر ئەمرێ بۆ تێ سوود لە خانەکانی وەرگری یا لە ئەندامانی جەستەی وەربگری بەس بۆ ئەوەی کە بتەوێت سوود لە خانەکانی یا لە ئەندامانی جەستەی وەرگری بیکوژی ئەمە لە شەرع ڕێگە پێدراو نییە و ئەمە کارێکی حرامە کەواتە ئەمەش سەبارەت بە ئەو حاڵەتانە خاڵی کۆتایی یا مەرجی کۆتایی لە مەسەلەی مناڵەکان ئەبێ بە مردووی ئەو ئەندامانیان لێ وەربگیرێ نەک بە زیینوی سکرابیان کەین هەڵیان وەشێنین کە مرد مناڵەکە دەرت هێنا مردبوو یا بە مردووی لەدایک بوو ئەندامەکانی جەستی بۆت هەیە سوودی لێ ببینی وصلى الله وسلم وبارك على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين سربرز بن برزان